سەرچاو بەڕێزم کاک شکار سەرچاو بەخێر بێ سەرچاو کاک ڕێزبەر سەرچاو کاکی وای ئازیز هەموو لایەکتان بەخێر بێن سڵاو ڕێزم هەیە بۆ خانمان و گەنجان و لاوانی کوردستان سەرچاو بەڕێزم کاک شکاری ئازیز تۆزە قسە و باسی دەکەین سەبارەت بە هەندێ مەسائیل کە زۆر جار وەیە ئەو ڤیدیۆیانەی کەوا بە تێکس وەریان دەجێڕم ڕەنگ بێ هەندێک کەس حەزیان لە سەرچاو بەڕێزم جوان خان چۆن ئێحواڵت چۆنە سەرچاو بەڕێزم بەخێر بێی کاک ئاری واروەها شەکیرا واروەها کاکی وای ئازیز کاک زەردەشت هەموو بەڕێزان بەخێر بێن زۆر بەخێر بێن با تۆ زیشتر با برادران بێن اینجا دەست بە قسە و باز دەکەین سەرچاو کاک چیای ئازیز کاک خورشیدی ئازیز زۆر بەخێر بێی کاک کەریم زۆر بەخێر بێی و هەروەها بەڕێزم لاوە زۆر بەخێر بێی سەرچاو کاک شاخەوان دنت الساعة وانشق القمر سەرچاو کاتەکە نزیک بۆتەوە و مانگ دوولەت بوو کە جام پڕ بوو لێی دەڕژێ ئەمە ئەرز ئەمە گەس دەرفەتم پێت داوە تاوەکو ڕۆژ یەکشەمە وەڵام بدەیتەوە بۆ دیبەیت باشە بۆ دیبەیت وەڵامم بدەیتەوە و دیبەیتێک دەکەین کەوا لە مێژووی کووردا پێی بوترێت دبەیتی مشتە کۆڵا باشە دبەیتی مشتە کۆڵا باشە اینجا بۆی تۆزێک عاقڵت کەم بۆ ئەلعالەمین هەروە خۆتان قورئانەکەتان دەڵێ چکە لە خلالی 2 ساڵی ڕابردوو زۆر زمان درێژیت کرد زۆر ئیهانە و سوکایەتی و ئیستیفزازت کرد کەس نەما پێی نەحەپی کەس نەما گوێنی پێ نەدەی هەندێ مناڵ و تاڵ لە دەوری خۆت کۆ کردوتەوە گوایە ناوت لە خۆت نایە نووسەری نێودەوڵەتی یا ڕۆژنامەنووسی نێودەوڵەتی گەر هاتوو کەسێک نەبوو بێت تا ئێستا فێرە ئەخلاق و ئەدەبت بکە ئەوە پشتیوان عەبدوڵڵا بەدڵنیاییەوە تۆ فێر دەکا و ئەوانەی دەور و بەریشت فێر دەکەن ئەلبەتە من نەمدەویست بێمە ئاستی کەسێکی وەک تۆ بەڵام هەندێک لە برادران گوتیان پێمان باشە لەگەڵی بکەی بۆی دەمکوتی بکەی و لە هەمان کازدا ئەو دەبەنگانەی لە دەوروبەریدان و ئەو خەڵکانی گەوجاندوویەتی گویان لە قسەی تۆ دەبی گوتیان چونکە ئەمانە ڕێگایان پێ نادرێ بێن بۆ پێیجەکەی تۆ جێبگرن چونکە تاچی موسڵمان نابی بیر بکاتەوە ئەگەر هاتوو لۆزیکی و عەقڵانی بی ئەوە تەواو دەکەوێتە گومڕانی و شک و گومانەوە و دەستبەرداری ئاینەکەی دەبێت لەبەر ئەوە من ئەو کارە دەکەم کەسێک بۆمی نووسی وە باشە گەروا بێ بۆچی 1.5 بلیۆن موسڵمان لە هەیە من پێت دەڵێم 195 موسڵمانان ئەگەر هاتوو سەیریان بکەی خەڵکی ئیندۆنیژیا پاکستان هیندستان ئەفغانستان بەنگلادشن ئەگەر هاتوو لێکۆڵینەوەیەکی ورد لە خەڵکی ئەو ناوچانە بکەی دەبینی هەژاری نەداری نەخوێندەواری ڕووی لەم ناوچانە کردیە و 195 ملەتی ئیسلام زمانی عەرەبی نازانن ئازیزەکەم کاتێک زمانی عەرەبی نازانی تۆ ناتوانی بچیتە بنج و بنەوانی دەقەکانەوە و بە عەقڵانی سەرچاو بەخێر عەقڵانی بیر بکەیتەوە ئایا دەکرێت ئەم دەقی خودایی بی یان نا جا ئەو پرسیارە دێتە پێشەوە هەر لەبەر ئەوەش بۆ نمونە حەز ناکەن بۆ نمونە هەر وەک چۆن شێخ و شەیتانە کوردەکان 1400 ساڵە توراسی ئیسلامیان وەرنەجێڕاوەتە سەر زمانی کوردی باشترینیان نەفرەتیان لێبێ چون خۆیان فێرە زمانی عەرەبی کردی و خزمەتی کەلتوری عەرەبیان کردیە ئەمە واقعیەتە بڕۆ هەرچێک دەبینی ئەوانەی کورد بووینە کەوا خزمەتیان کردی و موسڵمانی تەواوینە چون بە زمانی عەرەبی نووسیویانە و خزمەتیان بە توراسی عەرەبی کردیە نەهاتون ئەرک بچێشن توراسەکەیان وەربگێڕن بۆ سەر زمانی کوردی خاڵی دووەم لە دبەیت کردندا من دەست دەبم بۆ هەموو توراسێکی ئیسلامی قبوڵم نییە بێی پێم بڵێ ڕاستەکەی سەنەدی لاوازە و تەقیە لەگەڵ من نایخوا باشە تەقیە لەگەڵ پشتیوان عەبدوڵڵا نایخوا ئەوە چاک بزانە ئەوی لە ئیبن هیشامدایە بۆت دەڵێم بەلاپەڕە دەڵێم ئیبن هیشام لە لاپەڕەی ئەوەندا لە جوزئی ئەوەندا ئاماژەی پێکردیەوە بە عەرەبیەکەشی بۆت دەخوێنمەوە
باشە وە قسە و باز دەکەین سەبارەت ئایا محەممەد پێغەمبەری ئیسلام ئەخلاقی هەبوو یان نا ئەگەر هاتوو سلماندم محەممەد ئەخلاقی نەبوو بێ کوڕم تۆچی دەی باسی ئەخلاق دەکەی کاتێک دادەنیشی ورجێکت پێوەیە لە بری ئەوەی کەوا خەرجی گەوجاندنی خەڵک بی هەفتەی سێر جار پڕۆ لە جیم تۆزەک بۆ خۆت بجوولێ باشە یا هەست دەگەی پێت بڵێ وای 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 چەند خەپەیە خەپە گیان بوو خۆم زۆر زمان درێژیت کرد زۆر خەڵکت نارد کەوا گوێنیان بەدایک و خوشک و ئەژدادماندا زۆر کەست نارد هەڕەشەیان کرد بڕوا بکە دەتکەم بە پیاو باشە هەر بڕوا
هێڵ براداوای لێبردن دەکەم نازانم چی ڕوویدا ڕاستەکەی هەفتەیەک دەبی ئەو کێشەیەم هەیە لەگەڵ فەیسبووک لە ناوڕاستی قسەکانم دەبڕێم جا نازانم وەک دەڵێن ئاخیری خێربی چکە قسەکانی ئێمە وەک گول لەوایە دەیان بڕێ قسەیان نییە تەنها لەوە نەبێ کە دێن دەڵێن گوو بخۆ تەنها ئەوەیان پێماوە بەڵام لە ئەساسدا خۆیان گوو دەخۆن و وەڵامیان نییە لەبەر ئەوە دێن دەڵێن گوو بخۆ سەیریکە ئەم ئەقلیەتەی ئەم لۆجیکەی ئەم تێڕوانینەی من لە ڕوانگەی من نەهاتوومە ئیهانە و سوکایەتی بکەم من هاتوومە لێکدانەوە دەکەم و بەراوردکاری دەکەم و ئاماژە بەدەقەکانت دەکەم تۆ هاتی گوێن دەدەی دەڵێ گوو بخۆ ئەمە چیمان پێنیشاندا تۆ مرۆڤێکی سەرسەری وەکو پێغەمبەرەکەت وەکو محەممەدی کوڕی ئامینە سەرسەری و بێ ئەخلاق وەکو ئەڵڵاکەت سەرسەری و بێ ئەخلاقی کە ئەڵڵاکەت محەممەدی کوڕی ئامینە بووە باشە جاوا مەکەن کەوا بین بە هەمان زمان وەڵامتان دەینەوە بۆ خۆتان یاوەرە کەس بانجی نەکردوون دەی گوێ بگرە بزانە قسەکانمان منطقیە لۆجیکیە بگەڕێوە سەری وە دەتوانی بچی لە شێخ و شەیطانێک بپرسی مەلاکان بڵێ وەرە ئێمە پێمەوە وایە قورئان ئەزەلی و ئەبەدیە باشە ئەزەلی و ئەبەدیە بەشێکی ئەوەیە کەوتەی خوایە ئەزەلی و ئەبەدیە بەشێکی ئەوەیە کەوا بە شێوەیەکی فیزیکی 1400 ساڵ بەر لە ئێستا بۆ محەممەد بەدیار کەوتووە ئەم بەشەی فیزیکیە و لە دنیای ئێمەدا هەیە دەکرێت لە ناو بچێ بسووتێ بەڵام وتەی خوددا ئەزەلی و ئەبەدیە بۆچی ئەومان قبوڵەکە قورئان دوو سروشتی هەیە کە یەکێکیان ئەبەدێ و یەکێکیان فیزیکیە بۆچی بۆ مەسیح قبوڵمان نییە کە بەشێکی فیزیکیە و لە شێوەی مەسیح خۆی نواندیە و بەشێکی ئەزەلی و ئەبەدیە بریتە لە وتەی خوا بپرسن خۆ بەراوردکاریە و بڕۆم بپرسن ئەگەر بۆ ئەمە قبوڵتانە بۆ ئەمەش قبوڵتان بێ و ئەگەر هاتوو بۆ ئەمەش قبوڵتانیە کە قورئان ئەزەلی و ئەبەدیە ئەوە ئێوە تەکفیر دەکرێن دەست بەجێ تەکفیر دەکرێن تەکفیرکردن واتە گوت خوارد تەکفیر واتە گوت خوارد بڕۆ بە مەلایەک بڵێ من پێم وانیە قورئان ئەزەلی و ئەبەدەبێت پێ دڵە گوو بخۆ ڕاستەوخۆ پێ دڵە گوو بخۆ باشە اینجا ئەوە بۆ سمێت قوتەکان بۆ نمونە ئاەتی 36 سوڕەتی ئال عیمران وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم دایکی مریەم دەڵێ ئەی خوایە ئەوەی بووم کوڕ نەبوو کچ بوو ئەڵڵا دەڵێ دەزانم وە کوڕ وە کچ نییە و دەڵێتن باشە خودایە بە تۆی دەسپێرم مریەم خودی خۆی وەنەوەکانی لەوەی شەیتان زەفەریان پێ بە و محەممەد فەرموودەی هەیە دەڵێ هەموو بەنی ئادەم کاتێک لە دایک دەبێ شەیتان زەفەری پێی بردیە بەڵام نەیتوانیوە دەست لە عیسا بدا بۆچی چونکە وە گوتمان لە ئاەتی 253 مانگە یا چێڵ ڕۆح القودسی تێدایە واتە ڕۆحی خودایی پیرۆز تێدایە وهروەها ئال عیمران 42 وإذا قالت الملائكة يا مريم إن الله اصطفاك وطهرك واصطفاك على نساء العالمين وفرشتە دێ بۆ لای مریەم دەڵێ ئەی مریەم ئەڵڵا جان تۆی هەڵبژاردووە تۆی پاک ڕاگرتووە و تۆی بەسەر هەموو ژنانی جیهانەکان پەسند کرد ئێستا پێمان بڵێن دادە عائیشە کەوا قەزیەی ئفکی لەگەڵدا بوو لەگە خاڵە سەفوان ئەو یعنی باشترین ژنانی جیهانە یا فاتیمە بوو یا بزانین چێ بوو ڕاستیەکەی پێمان بڵێن ئەمە دەقەکانی قورئانەکەتانە دەڵێ وەستەفاکی واتە ئەڵڵا جان تۆی پەسند کردووە تۆی هەڵبژاردووە بەسەر هەموو ژنانی جیهان بۆ ئەوەی ڕۆح القودس واتە ڕۆحی خۆی بخاتە ناوتەوە بۆ ئەوەی مناڵێکت بێ یعنی تەنانەت یاوەی زۆر شەریف بووە یعنی دەست بەجێزی پڕ نەکردیە وەکو جوبرائیل هاتیە ملی محەممەدی گرتی ئەوە ئقڕە ئێکورە بابی بابم معنیەت و ئقڕە پێت دەڵێن بخوێنەوە نا فرشتە هاتیە ئەی مریەم گوتی هەتا مریەم دەڵێ من کچم چۆن دەڵێ مریەم بفرشتە جواب دات یا مەریەم إن الله اصطفاك وطهرك واصطفاك على نساء العالمين جبرائيل هادي يكثر من محمد ببي سلام نيقوتي السلام عليكم سلام نبوة نيقوتي من الله يكثر من قلتي ويستوي بيخنشيني
هینجا ئەوەتان لێبوو بە پێغەمبەرایەتی سەیرە. وآل عمران آياتي 45 أما قرآن كي محمد أما قصي منيا. آل عمران 45 إذ قالت الملائكة كاتك فرشتة قتي يا مريم أي مريم إن الله يبشرك الله مزجينيت بيددا بكلمة منه بوتي خوي يعني مزجينيك يعني وتي خوي لنا ودرز دكا اسمه وتكي ناوي تشيا بكلمة منه ناوي تشيا بزانين أو كلمة وتي خوا ناوي تشيا اسمه كناوي المسيح عيسى بن مريم واتا وتي خوا ناوي مسيحة واتا مسيح وتي خوايا أما قرآنك محمد وجيها في الدنيا والآخرة ومن المقربين واتا لدنيا ولقيامات متميزة جاكا وتولتشاو همو بيغمبركان همو مروباتي متميزة متميز نازم لكرديتشي بيدلن متميز يعني لسروي همو خلقاني تر لدنيا ولقيامات والمقربين لنزك خوايا كتي هاتين دلن محمد أشرف الأنبياء باشا أما قرآنك محمد دقي تشلوبينجي سورة آل عمران وهروا قرآنك آياتي تشلو ششي همان سورة دلي ويكلم الناس في المهدي لسر بيش قصة لغا خلق دكا چكو وتي خوايا وتي خوايا بيوستي بقوربون نية مادام وتي خوايا وهات لمنا لي وقصة دكا بيوستي بقوربون نية حار لدايق بوا دستي بقصة كرديا چكو وتي خوايا بيوستي بقوربون نية أما لروانجي قرآن نكتانوا باشا أما لروانجي قرآن كتانوا باشا بيوستي بقوربون نية كيمان دلتن وهر لدايق ودستي بقصة كرديا واروها آياتي شلونو تي دلر همان صورة آل عمران أني أخلق لكم من الطين كهيئة الطير فانفخوا فيه فيكونوا طيرا چكوتي خوايا روحي خداي تدايا روحي بيروزي خداي واتتواناي خداي هيا خدايا لجستي مروف دا برجست بوا دلي لقر بالنديكتان بو دروز دكم نفقي دكم وات الروحي تدكم فأنفخوا فيه فأنفخوا ما نايتشيا وطن الأنبياء آيات نوتيك باسي مريم دكا أحصنت فرجها فنفخنا فيها من روحنا مريم بارزغاري لنوغلي خوي كرت وإما الروح من فو كردناويوا أنفخ يعني بو روح وتليرا همان شدلي أني أخلق عيسى ودلي كابيلان عيسى أني أخلق لكم من الطين كهيئة الطير فانفخوا فيه فيكون طيرا أودا فويدا كمناو يعني شي يعني مسيح روحي كردوتنا وقرقة بو بالندا بوشي چونك روحي بيروزي خداي تدا وتي خوايا پێویستی بەوە نەکردیە گەورە بێ دەست بە قسە بکە لە مناڵیەوە لەدایک بۆ قسەی کردیە و ژیانی خوڵقاندووە مردووی زیندوو کردوتەوە ناچینە سەر و هەروەها وأبرئ الأكمة والأبرص وأحيي الموتى وهروها نەخۆش و کوێر و شەل چاک دەکاتەوە و هەروەها مردوو زیندوو دەکاتەوە سەیریکە چکە ڕۆحی خودایی تێدایە وشەی خودایە دەبینی هەموو ئەم کارانەی کردیە 55 همان سورة أو تجاري بيجوي بين سروا 55 إذ قال الله يا عيسى إني متوفيك ورافعك إلي وجاعل الذين أتبعوك فوق الذين كفروا إلى يوم القيامة كاتك خدا بعيسى دلي أي عيسى من دد مرينم اینجا بۆلای خۆم بەرز دەکەمەوە متەوەفی لە زمانی کوردی کاکەجان دەڵێ کەسێک وەفاتی کرد وەفات متەوەفی خۆی قورئان دەڵێتن متەوەفی لە دەقێکی تر هاتیە محەممەد پەشیمان بیتەوە دەڵێ نەخێر نەیان کوشت ڕاستیەکەی وان زانی کەوا یعنی کەسێکی تر بوو
ئێستا پێم بڵێن یعنی دەقی قورآن ئاەتی 55 سوڕەتی ئال عیمران خۆی دەڵێ ئیذ قال الله کاتێک ئەڵڵا گوتی یا عیسا ئەی عیسا ئینی متەوەفیکە من دەدمرێنم ورافعك إلي وبولاي خون برزد دكموا وجاعل الذين أتبعوك فوق الذين كفروا إلى يوم القيامة وأواني لا ينقريتون تاوك روج قيامت ببرز راين دقرم أما قرآنك محمد وأما قصي منية متوفيك نمونة بودين لقرآن بقرآن تفسير دكين آية حفتاي سورة النحل والله خلقكم ثم يتوفاكم الله درستان دكات إنجا دتامريني توفى يتوفاكم قرآنك محمد وقصي منية وآيتي حفدا سورة مريم فارسلنا إليها روحنا روحي خومن بوينار خد هذا اللي روحي خوم بوينار ديا روحي خوم بوينار دي بو عيسى مريم نوزدا لأهب لك غلاما زكيا من عليكي باكت بيدا بخشم باكت كل روحي خدايا وهذا الشيطان نتواني دستي بوبا وهروها آياتي سطح حفتاوية سورة النساء دوباري كردوتو چي دلي إنما المسيح عيسى ابن مريم لراستيدا المسيح عيسى كري مريم رسول الله بيغمبري الله وكلمته ووتي خوايا وروح منه والروح خوايا إيه باشا كاغا مسيحية كان هما شد دلين روح وتي خوابو لجستي مروف دا برجست ببو يعني بوشي ايوه هاتونا وهروها آياتي سطودي سورة المائدة سيباري دكاتو بوزان يعني كان نقدو بارا سيباري دكاتو وهروها آياتي 24 و 25 سورة المريم كاتك مريم برسيدة بي لجير دارك دار خرماكا فناداها يعني تازة مسيح بوا مسيح بانجي دكا تازة دايك بقصدك فناداها من تحتها ألا تحزني بانجي دايك دكا فناداها لجيري دل دل غنبار مبا وهزي إليك بجذع النخلة ودل لقيتي أم دار خرما بلقينا خرما برد بيتو بوي بتواني بيخوي وآيتي سيسيوية سورة مريم قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا وجعلني مباركا أينما كنت كاتك دين مريم منالي بوا دلين شون دبيتو منال دلق سلقل أو بكن يكسر بجواب ديتن تماني چند خلچيكا بجواب دي دليتن سير كان من بندي خدام وپرتوكم بو هاتوا ومن نردراوم وخدا مني مبارك كرديا لهر چويك بم خوي ولام داداتوا بپي قرآن آياتي سيوسي پيمان دلي كاتك عيسى بونمونا اروك دخاني پیشو بيني من دمره دليتن زندو دبتوا والسلام علي او مسيح خوي خصدك بپي قرآن آياتي سيوسي والسلام علي يوم ولدت وصلاوم لبي آشتم لبي أمروجي لدايق بوم ويوم أموت وأمروجي دمرم ويوم أبعث حيا وأمروجي زندو دبموش كسيروش دمري زندو دبيتوا هم دقوا اعتراف دكا صلاوم لبي لمروجي لدايق بوم ولمروجي دمرم ولمروجي زندو دبموا بعدي چي ترتان دبيتن وآياتي سيوچوار ذلك عيسى ابن مريم قول الحق قولي راستية عيسى ابن مريم قولي راستية الحق كوا مصطلح كبو خدا بكارده يعني بوشي ايوه هاتون لنزانيو ايو جي خود اما ببي قرآن كتان وببي براورد كاري آيني وأجر هاتو بو قرآن بو غوطان رواية كقرآن لدو شواز دا خوي بنويني شوازي جي وتي خوايا كأزلي وأبدية لناوناچه دمينه بو هميشه وشوازي چي 1400 سال بر لإستال لشوي چي فزيكي سرشتي چي فزيكي بو محمد دابزيوا بلام ام شواز الدكري بسو تندري لناو ببرده بدري هتا وكو دوائي كتأثير
لە ئەزەلی و ئەبەدیەکە ناگە بۆچی بۆ قورئان قبوڵتانە بۆچی بۆ مەسیح قبوڵتانە کەوا مەسیحیەکان هەمان قسە دەکەن بەبێ کەم و زیاد بەبێ کەم و زیاد هەمان قسە دەکەن ئێوە بۆوان دەڵێن کافرن بەڵام بۆ خۆتان قبوڵتانە هەموو شتێک وەک ئەوەی وایە کەم فیکە عەیب وەنتە تەعیب الناسی چەندەها کەم و کوڕی لە ماڵەکەتدا هەیە بەڵام تۆ هەمان کەم و کوڕی لە خەڵکانی تر دەدۆزیتەوە بڕۆ ئازیزەکەم بخوێنەوە سەیری ئاینەکەت بکە بەراوردکاری بکە تۆ لە هیچ و خۆڕایەوە گەوجێنراوی بێ ئەوەی شارەزایت هەبێ سەبارەت بە ئاینەکەت بێ ئەوەی شارەزایت هەبێ مەلاکان بەردەوام گۆڵت لێ دەکەن لە پێناو بەرژەوەندی خۆیان یەک مەلای شرافەتمەندی کوردم نەبینیوە کە ڕۆژێک لە ڕۆژە من ئەو ڤیدیۆیەی دەیڤید وود تەحەدایە و من تەحەدای هەموو موسڵمانان دەکەم کە جورئەت بکەن و بێن وەڵام بدەنەوە بڵێن بەڵێ تێڕوانینی ئێمە بۆ قورئان هەمان تێڕوانینی مەسیحیەکانیە بۆ مەسیح هەمان تێڕوانینە بەبێ کەم بەبێ زیاد بزەبت کوتومت هەمان شتە سەرچاو بەخێر بێن باشە هەمان شتە بەبێ کەم و سەیرە دنیایەکی سەیرە بەڕاستی پێت وایە ئیسلام تەنها قل هو الله ئەحەدە وەنیا یا پێغەمبەر زۆر نازدار بووە خەیبەرتان بۆ بخوێنمەوە ئەگەر مرۆڤێک تۆزێک ئەخلاق و ویژدانی هەبێ دەست بە گریان دەکا کەوا چۆن خەڵکیان کوشتووە چۆن خەڵکیان کرد محەممەدی ناوێتی گوتی ها ئەمە چێ دەیەوێتن من بە 15 کەسان پارچەیان کردیە ئەوە لە ئیبن هیشامدا هەیە سەرچاو بەخێروێ هەمووی دواتر پێم بڵێ کاکە جان ئەدم کاک بەهرۆز لە ڕێنوا ڕێبین ئەگەر ویستت دواتر لەو برادان ڕێنوا ڕێبین ئەگەر بگەڕێ هەمان فۆتۆ یعنی وێنەمی لەسەرە لەوێ ئەدم کە من بە چاوان وا دەکەم لە دەرفەتێکدا هەمووی دادەبەزێنمەوە جارێکتر لەبەر خاتری بەڕێستان باشە نزیک بە 80 ئەڵقەیە هەر هەمووی دادەبەزێنمەوە باشە بە چاوان بەڵام من پێویستم بە دەرفەتێکدا بۆی ئەم کارەوە من ڕاستەکەی کاک سلمان ڕوشدی بە چاوان بە زووا بزەم شەحنی مۆبایلەکەم تەواو دەبێ ئەگەر هاتو پرسیارێک بکەی بە چاوان بەڵام ئەگەر شەحنەکەی تەواو بوو مۆبایلەکە کوژایەوە داوای لێبوردن دەکەم دەتوانی تێم بگەین دەتوانی بچی لە فەیسبووکت بۆچیە وەڵامێک بدەیتەوە ڤیدیۆیەک دابەزێنی ڤیدیۆیەک بکەی لایف قسە بکە و وەڵام دەوە ئەگەر وەڵامتان هەیە وەڵام دەنەوە بەڵام تەقیە مەکەن چکە من شارەزاتانم لە تەقیە لە فرتوفێڵی تەقیە شارەزاتانم کاتێک درۆ دەکەن من دەزانم چۆن درۆ دەکەن و لە شێوە درۆ دەکەن کورە کاک نیاز چه هەڵەی تێدانێ براکەم هەزارەها هەڵەی زمانەوانیت بۆ بینم تۆ عەرەبی دەزانی ئێستا کە من بۆت باسکەم بە عەرەبی دەزانی ئەخەر هەڵەی زمانەوانی تێدایە تۆ عەرەبی نەزانی من بێم بۆشت باسکەم تۆ وا دەزانی من گوێزت بۆ دەژمێرم چاوی چاوم هذانی خەسمانی اختصەموا دەی چۆن دەکرێت ئەمە ئەسڵن لە ڕووی زمانەوانیەوە هەڵەیە دەی بڵێ اختصەما دەی هەر زۆر بە ئاسانی ئەمە یعنی ئەڵڵاکەت نەیزانیە موثەنا و جەمع چێ لە زمانی عەرەبی تۆ ئەگە عەرەبی بزانی ئەو کار ئاساییە دەکرێت من و تۆ قسەی لەسەر بکەین بەڵام عەرەبی نەزانی من چۆن ئەسڵەن ئیسلام ئاینیە براکەم ئاینی چی کابرایەکی تەلەکەباز دروستی کردیە لە پێناو بەرژەوەندی خۆی چۆن خودا زینا دەکا بە شەریعەت چۆن خودا درۆ دەکا بە شەریعەت ئێوە تەنانەت تێڕوانینتان بەرامبەر بە خودا تێڕوانینێکی زۆر سەقەتە براکەم محەممەد 3 جار متعەی حەڵال کردیە حەرامی کردیە حەڵاڵی کردیە حەرامی کردیە حەڵاڵی کردی حەرامی کردیە
ئەخر متعە چۆن دەکرێتن؟ متعە یعنی زینا چاوی چاوم یعنی لەش فرۆشی. ملک اليەمین یعنی دەستدرێژی سێکسی بۆ سەر ژنانێک کەوا مێردیان هەیە. ولا هەوەزان محەممەد ئەم کارەی کردیە. ئەخر چۆن دەکرێت ئەمە دەقی ئیلاهی بێ؟ دەقی محەممەد دەڵێ کتاب الله عەلەیکم. دەستدرێژی سێکسی بۆ سەر ژنانێک کەوا مێردیان هەیە بەڵام بە حکمی مێردەکانیان کافرن و لە جیهاددا جیران وەک چۆن بە یەزیدیەکان کرا ئەمە شتێکی خوددا بۆتانی نووسیوە. ئەخر چۆن دەکرێت ئەمە دەقی ئیلاهی بێ؟ چۆن دەکرێت ئەمە دەقی ئیلاهی بی، دەقی پیرۆزی ئیلاهی بی؟ تێڕوانینتان ئەوەندە سووک و چروکە بەرامبەر بەخوا کەوا دەقی وا دابەزێنی؟ بەڕاستی بەلامەوە سەیرە. چۆن دەکرێت خوددا بڵێتن دیلتان گرت بیکوژن بۆ پێغەمبەر نەبووە دیلی هەبێت تاوەکو زەوی خەڵتانی خوێن نەکا؟ سەیرە. من لەوە تێناگەم. ئەوە شەیە کاک سەرتیب. دواتر کاتێک مەسیحیەکان بڕوایان بە محەممەد نەهێناوە هاتووە دەقێکی تری دابەزاندووە نەفی ئەوی تریان کردوتەوە. چۆن دەبی لە شوێنێک بڵێ مردانمان لە شوێنێکی تر بڵێت نەوەڵڵا ئەمە کەسێکی تر بوو هێنایان. بڕۆ ڤیدیۆکە کۆنەکانم سیرکە هەموو لە بوخاری و لە ئیبن هیشام و لە هەمووی ئاماژەم پێکردی براکەم. ئێوە نەزمانی عەرەبی دەزانن نەشار ڕزایتان هەیە هەمووی متعە سێ جار حەڵاڵی کردیە حرامی کردیە. بۆ نمونە لە خەیبەر لە فەتحی مەککە لە ئەوتاس سێ جار چاوی چاوم گوتی بە کراسێک بە مشتێک ئارد بە ئەوە سێ شەو گوتوی سێ شەو لەگەڵیان ڕابوێرن تەواو متعە لە ئیسلامدا هەیە و دەقی قورئانیشتان هەیە وملك اليمين والمحصنات من النساء إلا ما ملكت إيمانكم سەبارەت بە ئەوتاسە ژنیان گرتووە مێردیان هەبووە قوڕەیشەکان تۆزێک شەرمیان کردیە سێکسیان لەگەڵ بکەن چکە مێردەکانیان ناسیون محەممەد هاتیە گوتی نا مادام ژنی کافرن و لە شەڕ گیراون مێردیشان هەبێ زۆر تەبیعیە بۆیان پاڵدەن ئەی ئۆمەتی محەممەد ئەی ئاینی نێوگەڵ کەرە دەگو بخۆ بڕە کەوجێکاتێ متعەمانای ینی خۆشی بینین لە نێوگەڵی ژن متعەمانای چی هەی گەوج فەمە استەمتعتم به منهن فآتوا أجورهن فريضة هەی گەوج دەقە 24 سوڕەتی النساء تۆ لە خۆتەوە هاتی شەرم دواتر تۆ چی یەکەی لەسەر شکلی خۆت بینیوە هەی دەبەن چی یەکەی تۆ لەسەر فەیسبوک چی دەکەی لەسەر فەیسبوک بڕۆ جەژنە بڕۆ تاعەت بکە بڕۆ بۆ مزگەوت بڕۆ قورئان بخوێنەوە سەیرە هاتی لەسەر فەیسبوک بێ وەی شارەزای دێتم بەرامبەر بە پشتیوان عەبدوڵڵا بوەستی هەی گەوچ هەزاری وەک تۆ دەبەم بۆ سەر ئاوی زمزم و نایدەمێ دەیهێنمەوە هەی گەوچ تۆ شایانی ئەوەنی ئەسڵن لە کوردستان بژی تۆ پێویستە بژی چادرێک هەڵدەی لە دورگەی عەرەبی و لەوێ خەریکی ببی بە وشتروان هەی دەبەنگ خەریکی خواردنەوەی میزی وشتر بی پڕۆ پێویستە خەریکی خواردنەوەی میزی وشتر بی ئاوی جوان و سازگاری کوردستان لێتان حرامە باشە من هیچ تر سەبارەت بەوە قسە ناکەمەوە سەبارەت بە دیبەیتەکە من تاوەکو سبەی ئێوارە ئەو کاتانە مەجاڵم بۆی داناوە ئەگەر ویستی دیبەیت بکە با پەیوەندی با بکە بە هین ناوەندی ئازاد کەوا دیبەیتەکەیان ڕێخستم لەگەڵ کاکفاتێ ئەو کاتە منیش وەڵامی ئەو کاتە کات دیاری دەکەین لە ڕێگای چکە من نامەوێت پەیوەندی ڕاستە و خۆم بەو دەبەنگە هەبێ لە ڕێگای ئەوانەوە ئێمە دیبەیتەکە تەرتیب دەکەین کاتێک شاد بۆی بەڕێز و ئازیز هەر بژین